دیارم دەیری عیشقە جێبە سووتن بێ لەوێ دەگرم کە من مشتێ چڵ و چێوم بەچی بم کەڵکی کێ دەگرم نەگەیە دامەنی دەستی دوعا نەگەیە دامەنی دەستی دوعا جا دەبمە خاچی ڕێی تەریقەی گۆشەگیری بەر ئەم جارە ڕێ دەگرم کە دادی یەسی خۆمم بردەلا کە دادی یەسی خۆمم بردەلا ئەم عاریفەتون بوو وتی آخر سبەینێ جەژنە خوێنی تۆ لە پێیەگرم لە ڕووسوری عیبادەت لام و ڕووزەردی خەجاڵەت مام لە ڕووسوری عیبادەت لام و ڕووزەردی خەجاڵەت مام بە ناوی سێوی ناوم باغەوان و من بەهێ دەگرم لەسەر خۆ چوونە شەیدا بوونە قوڕپێوانە سووتانە هەتا مردن مەحەبەت ئێشی زۆرە ڕێزی لێ دەگرم چ شۆخە ئاگرم تێبەرئات و پێمەڵێ یا شێخ بە خاشاکی ئەوت شوعلە عەسامە دەستی پێگرم کەسینەی ڕێشمی بەو تیغی نازە ئەنجنەنجر کرد کەسینەی ڕێشمی بەو تیغی نازە ئەنجنەنجن کرد وتی پەژموردێ ئەم لالە زارە ئاوی تێگرم لە پاداشی قسەی سەردا لە پاداشی قسەی سەردا هەمە ئاهوو هەناسەی گەرم کەسێ شێتانە بەردم تێگرێ من بەرقی تێگرم شکر هوشیارە مەحوی 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 تێگا دنیا خراباتە کە بە مەستی بکە ئەهلی خراپەی بۆچی لێگرم شکر هوشیارە مەحوی شکر هوشیارە مەحوی شکر هوشیارە مەحوی لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باعومرم خوا تۆ بمژێنە تا لەبەر قاپی کەسێ ئەمرم بەزایع چوونە لە مالا یعنیا وەقتم هەموو یعنی ئەبێ وەقتێ لە بوول وەقتێ بخوازم تا تیا بمرم ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە منی غەفڵەت زەدە هێشتا خەریشی مەسئلەی دەورم خەیاڵی پوچی دنیاوا دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەرمەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ دەبەر پیری سرم خۆی ناگرێت و تازە پێدەگرم چییە سوچ و گوناهی چییە سوچ و گوناهی بۆچی دەیکاتە جەزاخانە لە قەبر هەڵکەن هەتا ڕۆژی جەزا دەعوا چییە قەبرم سبەینێ یحشەڕ المەرء براگە الفرسەتە ئەمڕۆ سبەینێ یحشەڕ المەرء براگە الفرسەتە ئەمڕۆ تەبەڕابن لە من با کەس نەبێ حەشری لەگەڵ حەشرم لە من نازانم ئیتر نەفسی بەدخوچی ئەوێ مەحوی کە بەدکردار و بەدڕەفتار و بەدئەفکار و بەدتەورم مەگەر بەر مەوجی بەحری ڕەحمەتم خا وەسفی سەتاری وەگەرنا زەحمەتە پابوونەوەم ناممکینە سەترم
بەپیر ئەو ماهەوە چووم و بەسەر چووم پەری بوو ئەو نەبوو شەو بوو بەسەر چووم تەڵێ نێرگسم و باخی حیرەتم پێ بەفەڕ هات و وەکو گوڵ زوو بەسەر چووم دەزانم بادیە عیشقا خەتەرناک دەزانم بادیەی عیشقا خەتەرناک کەچی هەر چووم ئەگەر مام و ئەگەر چووم دەزانم بادیە عیشقا خەتەرناک کەچی هەر چووم ئەگەر مام و ئەگەر چووم بە ئۆغرکردنی من بوومە قەقنەس کە ئەو چوو بۆ سەفەر من بۆ سەقەر چووم دەزانم بادیە عیشقە خەتەرناک کەچی هەر چووم ئەگەر مام و ئەگەر چووم بە ئۆغرکردنی من بوومە قەقنەس کە ئەو چوو بۆ سەفەر من بۆ سەقەر چووم وتی قەد وامەیە من واوە هەر دێم نەهات ئەو واقەت و من واوە هەر چووم غەمی قاتیڵمە مەحوی منفعیلمە لە حەشرا کفنی خوێناوی بەبەرچووم لە باسی مەینەت و دەردی دەرونی بۆیە دەم نادەم لە خوێناوی دڵی پڕ غەم کە سینەم مەوجەدا تادەم غەمم دێتێ کە بۆ وەک کۆدەک وەکو منداڵ ئاگر بەردەمە کاغەز لە بۆ نووسینی غەمنامەی دڵم هەرگا قەڵەم دادەم بەحەق هەر حەق بەناحەق ناحەقم وتووە لە ڕۆژێ بووم وەکو مەنسوور ئەگەر بیشم کوژن ناکەم لە حەقلادەم سبەینێ وەرنە سەیری کوشتنم وادەم چەهاداوە لەسەر وادەی درۆی ئەو نادەم ئیتر وادە قەت نادەم وتم گەر حاڵی مەحوی تێ بگەی ڕەم بەم حەدە ناکەی وتی ئەو تێ نەگەیوە من پەریم و ئەو بەنی ئادەم بیبێ یانەی بێ یعنی بیبیستێ یانەی بیستێ بیبێ یانەی بێ من داد و بێدادێکەم گوێ باتێ یانەاتێ ئاه و فەریادێ ئەەکەم حەقی ئیخلاسە بەجێهێنانی ئادابی خلووس پێ بزانێ یان نەزانێ من بە دڵیادێ ئەەکەم بێستوونی عیشقی شیرینێک ئەوە هاتوۆتە پێش گەر لە حەق بێمونەیەم تەقلیدی فەرهادێ ئەەکەم دەرسی عیشقم هەر لەکن پەروانەیە بولبول بووە بیگەمێ یانەی گەمێ هەر مەشقی ئوستادێ ئەەکەم بەم نزیکانە لە بەرمە مەحویە ڕێجێکی دوور بێتە دەستم یانەیە هەر کۆششی زادێ ئەەکەم لەپڕ بەردی ئەجەل بۆ شیشەی عومرم نەوا بێزوو لەپڕ بەردی ئەجەل بۆ شیشەی عومرم نەوا بێزوو فیداتم دەست و بردێ ساقیا جامی شەرابێ زوو بە تابی عەکسی ئەو دیدارە دڵسووتام و زەکایە کەتانە ڕاگرە سازوو بە جیلوەی ماهتابێ زوو دەنی تەبعی بەجاری عالەمی داگرت ئەوا مەحوی دەنی تەبعی
بجاري عالمي داقر أوا محوي درنگ التجابة بالرأي عالي جنابي زو شو كسي برسي لخو درخستني پروانه شو أوتي ناتيقيشتو تجربي مردان شو هرسيا بختاني عشق مظهري نوري هدان شو نبي استير مستورن بكم مروان شو بويا ظلمت بوشة بويا ظلمت بوشة نوري أهلي جوهر دركوي سيري حقي كان لسر أما هو استيران شو نبوة نابيني لشو محرم تريتا روجي حشر برد بوشة هم دمه هم دردي عشاقان شو كليوي خوين مينوشي كليوي خوين مينوشي شوي خد قرتي دوري أو بقرباني خوينيكم كوار روي بسريا الشو لأشكو آهما جوش وخروشي حولي تأثيره أزانن ريشي دورة لبيش البد كان سرو بلا روح مقدس بي أمو أو كردن بز بي دسار روح مقدس بي أمو أو كردن بز بي حتى آخر هناسة أو بناسة هر بنازة بو شوي ليلى بمجنوني وهاوا دي تماشادا شوي ليلى بمجنوني وهاوا دي تماشادا أبي روجي ببيني من كتوري خيت دشتي خو وتي من بيم ومحوي وابميني ناكري نابي هتاو سيبرين إيما أبي يا من ببم يا أو